بەناوی خودای گەورەی میهرەبان هەزاران هەزار ملیارها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ئەڵڵای میهرەبان ئەو ئەڵڵایەی کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانمانە. درود و سەڵات و سەلام برژێ وەک بارانی بەهار بەسەر جانی پاچی پێشەوامان، نوری چاو و تاجی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و ئال و یارانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی قیامەت. خۆشەویستانم، ئەوانەی کە خزمەتی ئەم ئیسلامەیان کردووە، ئەوانەی کە بەڕاستی غەمی ئەم ئیسلامەیان هەبووە، ئەوانەی کە ئەم ئیسلامەیان پاراستووە، زۆرن زۆر، بەڵام مەرج نییە ئێمە هەمویان بناسین. مەرج نییە ئێمە و تاریخ و ژیاننامەی هەر هەموو ئێمە بزانین. زۆرێکن لەوانەی، زۆرێکن لەوانەی کە ڕۆحی خۆیان قوربانی ئەو دینە کرد، بۆ پاراستنی ئەم دینە جانفیداییان کرد، بەڵام ئێمە هەر ناشیان ناسین و هەر ناویشیان نازانین. ئایا ئێوە دەزانن ئەو 1200 کەسەی کە شەهید بوون لە شەڕەکانی کە لەگەر هەرگەڕاوەکانیان کرد، کە ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کەوا بە سەرکردایەتی خالیدی کوڕی وەلید چوو لەگەر ئەوانەی کە پشتیان لە دین کرد و وازیان لە دین هێنا پاش وەفاتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. ئایا ئەو 1200 کەسەی لە پێناو پاراستنی ئەم دینەدا ڕوحی خۆیان جانفیدا کرد، کوا ناویان؟ ئەمە دەیان ناسین؟ نەبە خودای. ئەو 3000 مجاهیدەی کە شەهید بوون لەگە تارقی کوڕی زیاد بۆ ئەوەی ئیسلام بگەینە ئەندەلوس، ئیسپانیا کە وەختی دوایە ناویان لێنە ئەندەلوس، کە 800 ساڵ موسڵمانان حکمیان کرد لە ئەندەلوس، کوا ناوی ئەم 3000 کەسە؟ کەس ئەزانێ؟ نابەخوای کە ئەوانە بوون 800 ساڵ کە ئیسلامەتی حکمی کرد لە ئەندەلوس، هەموو لە پێناوی خوینی ئەوانە بوو، هەموو بەڕشتنی خوینی ئەوانە بوو کەوا ئەم دینەیان، ئەم دینە پاکە و ئەو نور و پاکەیان گەاندە ئەندەلوس. زۆرن ئەوانەی بەڕاستی کە ئێمە نایان ناسین. چێ ناوی ئەو تازیرانە دەزانێ کەوا دینی پاکی ئیسلامیان گەیاندە ئەندەلوسیا و مالیزیا؟ چێ ناویان دەزانێ؟ کەس نازانێ. چێ ناوی ئەو هەموو فوقەها و عولەما و زانایانە ئەزانێ کە ئەم فقه جوان و ڕێک و پێکەیان بۆ ئێمە پاراستووە؟ نیوە لە نیوەیان هەر ناشناسین. ئازیزانم، چێ داچی سڵاحەدینە ئەیوبی دەناسێ کە ئەم سڵاحەدینەی پەروەردە کرد؟ چێ ئەو شەهیدانە ئەناسێ کە لە شەڕی مەغۆلەکان بە سەرکردایەتی قائیدی مسلمانان قوتس کە توانیان مەغۆلەکان بشێنن لە فەڵەستین، هەتا شەڕی ئەو مەغۆڵانە لە کۆر مسلمانان کەنەوە، ئەوانەی کە شەهید بوون لەم شەڕەدا، لە شەڕی عەین جاڵوتدا، کوا ئایان ناسین؟ نابەخوای نایان ناسین. چێ ناوی خێزانی ئەحمەد دیداد ئەناسێ کە ئەحمەد دیداد ئەم داعیە بەرزە ئیسلامیە، ئەم داعیە بەرزی ئیسلامیەی کەوا 9 ساڵان نەخۆش کرد لە سەرجێ ئەم ئافرەتە خزمەتی کرد، کەس ناوی ئەناسێ؟ نابەخوای ناناسێ. کەواتە ئازیزانم، زۆرن ئەوانەی لە مێژووی ئیسلامدا کە بەڕاستی خزمەتیان کردووە و هەر ناویشیان نەهاتووە. ئیمڕۆکە باسی گەنجێکتان بۆ ئەکەم کە شتێکی زۆر گەورەی کرد لە شەڕی یەرمووکدا. تەبعاً شەڕی یەرمووک شەڕێکی زۆر سەخت و خوێناوی بوو. 500,000 ڕۆم بەرامبەر 32,000 مسلمان. یعنی سبحان الله، هەر چار دەورەشیان گرتە بوون، کە هەر چار دەورەیان گرتە بوون مسلمانەکان هەر ئەوسکوکەما بوونەوە لە بینی ڕوومەکان. 500,000، 2 ملیۆن کەس مقابلی 32,000 مسلمان. یعنی بەڕاستی ئەمە کارە زاتە. لەو کاتەدا فارسێکی کابرایەکی دڕندەی
زاڵمی ئەسب سوارێکی مجرم هاتە دەرێ و هاواری کرد کێ مبارەزەمان لەگەر دەکا. ئەم عادەتێکی قەدیمی شەڕەکان وابوو پێش ئەوەی شەڕ دەست پێ بکرێ دەبایە ئەوە جاری دووسێ مبارەزە بکرابایە ئەوە دەرخستنی قووەت و هێز بوو و جەیشەکەش ئەگەر بێت و ئەم قائیدە لەوانی بکوشت بە زیاتر ورەیان بەرز دەبەوە و ئەوانیش کە لێیان دەکوژرا ورەیان دەهاتە خوارێ. سبحان الله کە ئەم کابرایە ڕۆمیە کە کەسێکی زۆر مەشهور بوو لە بە قووەت و هێز و تووڕەیی کە هاواری دەکرد چێ مبارەزەم لەگە دەکا گەنجێکی 20 ساڵان هاتە دەرێ لە ناو جێیشی مسلمانان مع العلم ئەو جێیشە 100 بەدری لەگەر بوو 100 ئەسحابی پێغەمبەری لەگەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام کە لە شەڕی بەدر بەشداریان کردبوو. ئەلەو کاتەدا ئەو گەنجە هاتە بنجێ ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح کە ئەو قیادەی عامی جێیشەکە بوو. فەرمی قوربان یەک تکات لێ دەکەم. تی بڵێ تی وەڵڵاهی دەمەوێت دڵی خۆم ئاودەم و بەڕاستیش دەمەوێت شەڕێکی وا بکەم ئیسپات بکەم کە لە پێناوی خوا هاتوومە دەرێ و دەمەوێت ئەم کافرەش بکوژم و شەهیدیش بەدەست بێنم ئەگەر تۆ ئیزدەم دەدەی. ئەبوو عوبەیدەش تەماشای ئەم گەنجە جوانەی کرد بەو هەموو حەماسەتێکەوە بەو هەموو ورە بەرزیەوە فەرمووی بڕۆ چونکە هەر کەسێک دەرچوو باە دەبایە بە ئەمری قائیدی عامی جێیشەکەی بستە دەرێ نەک هەر یەکێک بە کەیفی خۆی بڕوە. وەڵا ئەم کوڕە گەنجە چوو چەند شەقاوێک دوور کەتەوە و ئاورێکی داوە تەماشای ئەبوو عوبەیدەی کرد. فەرمووی ئەبوو عوبەیدا هیچ ڕیسالەک و پەیامێکت نییە بە پێغەمبەری خوا برێم صەڵی الله عەلەیه وسەلەم. ئەبوو عوبەیدەش تەماشای چاوەکانی کرد و فەرمووی سەلام لە پێغەمبەری خوا بکە برێ ئەی پێغەمبەری خوا ئەبوو عوبەیدە و هەموو موسڵمانان سەلامت لێ دەکەن پێی بڵێ خوا جەزای خێری بداتەوە کە ئەم ئیسلامەی بۆ ئێمە هێنا و پێشی بڵێ ئەو وعد و پەیمانەی خوا بە ئێمەی دابوو هەموو هی ناجێ. ئینجا گەنجەکە ڕووی لە ئەبوو عوبەیدەی وەرجێڕا و چوو لەگەر ئەم فارس و ئەم ئەسب سوارە بەهێزە بەشەر هات و فعلا کوشتی و فعلا ئەم کوڕە کابرای کوشت. یەکەچ کە هات لە بۆی ئی دووەمیشی کوشت ئی سێم هات ئی سێمیشی کوشت. یعنی بەڕاستی ئەوەندە بە حەماس شەڕی دەکرد ئەوەندە بە ورە بەرزی شەڕی دەکرد و ئەوەش نەهات بوو کە بگەڕێتەوە ناو مسلمانەکان جارێکی تر بۆیە زۆر بە جەرگەوە شەڕی دەکرد ئی سێمیشی لە ڕۆمەکان کوشت. لە چارەمین بەڕاستی کابرایەکی زۆر شەرس و زۆر بە قووەتیان هینا و ئەویش کەماندی ببوو جا بۆیە چارەمین کەس ئەم کوڕە گەنجەی شەهید کرد و بەبێ ئەوەی ئێستا ئەم کوڕە گەنجە نەبیناسین و نەبزانین ناوی چییە و نەوە بیشین بۆ بزانین تاریخ و ژیان و داک و بابی ناوی چییە. سبحان الله طبعا بە شەڕکردنی ئەو کوڕە و مبارەزەکردنی ئەم کوڕە لە مەیدانی جەنگدا و کوشتنی سێ سەربازی گەورەی ڕۆمیەکان بەڕاستی ورەی مسلمانەکان زۆر بەرز بووە بە حەدێک هەموو جارێک کە یەکێکیان لێ دەکوشت و بەری دەداوە تەکبیراتی ینی الله ئەکبەری ئەسحاب و مجاهیدان ئەگەیشتە بەربەری عاسمانی. سبحان الله جا بۆیە ئەم حاڵەتە وای کرد کە مسلمانەکان ئەوەندە ورەیان بەرز بێ ئەم 500,000 کەسەیان لەلا هیچ بێ و فعلا کە کوڕە شەهید بوو یەکسەر مسلمانەکان هجومیان کردو و لەو شەڕە گەورەدا مسلمانەکان سەرکەوتن. سبحان الله 500,000 کەس بەرامبەر 32,000 کەسی بەڵام بەورەی ئەم کوڕە نادیارە بەورەی ئەم کوڕە کەس لە ناسیوە بەورەی ئەم کوڕە مەرەدە بەڕاستی مسلمانەکان بەسەرکەتن و لەم شەڕە زەحمەت و ناخۆشیەدا خوای گەورە نوسرەت و سەرکەوتنی بەدەستدان. تا ئازیزانم بەڕاستی غەیریبە زۆر سەیرە زۆرێک هەنن زۆرێک هەن لەم دنیای ئێستاش کە خزمەتی ئەم ئیسلامە دەکەن بەبێ ئەوەی کەس هەستیان پێ بکاو و کەس بیان ناسێ و کەسیش ناویان بینی خۆزگە بە خۆیان خۆزگە بە خۆیان چکە ئەم ئیشەیان خاڵیسەن مخلیسەن بۆ خوای و وەخوای گەورەش قبوڵی دەکاتن.
زابۆیە بەڕاستی ئینسان با لە ژیاندا با نەناسرێ تۆ خزمەتی دین بکە لە خزمەتی ئەم سەحوە و داوەدا بە لە خزمەتی ئەم پەیامە نورانیەدا بە لە خزمەتی حەزرەتی ڕەسوڵ اللهدا بە صەڵی الله عەلەیه وسەلەم با کەس نەتناسێ با کەس ناوت نەینی با کەس لە سۆشیال میدیا نەتبینێ با کەس جێی لە وتارت نەبێ بەڵام تۆ لەکن خوا دیاری تۆ لەکن خوا ناسراوی ئەوەندەت بەسە تاکو دیدار بەخوای گەورەتان ئەسپێرم. السلام عەلەیکم ورحمة الله وبركاته.